سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش. ئێستا پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سنتەری قەزای ناوەندی سۆران جێبەجێکرێکە. پرۆژەی شەقامی 20 مەتری کۆڕەکە یەکێکە لەو پرۆژانەی لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکرێت و لە هەمان کاتشە بە هاوبەشی لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سۆرانە بۆ وردەکاری زیاتر لەسەر کارەکانی ئەو پرۆژەیە لەگەڵ ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکە مهندس ئەیاز عەزیز گفتوگۆ ئەەکەم کە ڕاستەوخۆ لەگەڵمە بێ. کاکە یازەگەر بیتە لای من لێ بپرسم پرۆژەی شەقامی 20 مەتری کۆڕەک چی لەخۆ گرتووە؟ پرۆژەکە بە خۆی شەقامێکە کە پێک دێ لە ئاوەڕۆ لەگەر کۆنکریتی شۆلدەر و قێتاوکردنە. ئێستا قۆناغەکانی گەیشتۆتە چی بەس فەتحیجادەکەمان کردیە تازە دەستم پێکردی فەتحیجادەکەمان کردیەوە دەست بە دروستکردنی ئاوەڕۆەکەی هەستەکری هەندێک بربەست لە بەردەمی ئەو پرۆژێ بەسن هەنەر ئەوەی خانوویەک تێدایە خانوویەکمان هەیە کە بربەستە هەروەها هەندێک دیواری حوششمان هەیە ئینشاڵڵا خەڵکەکە یارمەتی دەر و یارمەتی دەریش دەبێ قسەمان لەگەڵکردنە ئینشاڵڵا یارمەتی دەر دەبن کە ئەو حوششتانە هەڵگیرێن بۆی بتوانین شۆلدەر و شەقامەکەی بارەکی بکەین. تەواوی ئەو ماڵانەی کە برێن ڕەزامەندیان داوە لەوەی کە ئەگەر دیوارێکە حوشەیەکە زێدەڕۆیە لا وەڵای ئەوانە دیتمان کەس کێشەی نەبوو هەر دەڵێن ئینشاڵڵا تێکی دەدەین و کێشەمان نییە جا کە هاتنە سەر تەنفیزیە و کاتی ئینشاڵڵا شتێکە بە دیار دەکەوی زیاتر. گژمەی ئەو پرۆژەیە چەندە و کات بە چەند ڕۆژ جێبەجێ؟ گژمەکە 578 میلیۆنە لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆرانە. گرنگەکەی لە چیا و شەقامە؟ گرنگەکەی بەخۆی شەقامێکی 20 مەتریەکە زۆر تێکچوو بوو بۆ هەم لە گەڕەکی کۆڕەک هەم گوندی باپشتیا کە دەواازەی گوندی باپشتیان نیشتی هەمووی پێکەوە دەبستەوە زۆر سپاس بۆ تۆکەوە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو ئەوەی دەیبینین ئێستا دەستپێکردنی کارەکانی شەقامی 20 مەتری کۆڕەکە گەرەکی کۆڕەکە یەکێکە لەو گۆڕەکانەی لە دەواازەی قەزای ناوەندی سۆرانە. پرۆژەکە لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران و سەرۆکاتی شارەوانی سۆران جێبەجێکرێتن کە گوژمەکەی زیاتر لە 500 میلیۆن دینارە ماوەی پرۆژەکەش 210 ڕۆژە بەڵام هەوڵە درێ سووتر ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ. وەکو ئەندازیار و سەرپەرشتیاری ئەو پرۆژەیە ئەیاز عەزیز ئاماژەی پێکرد هەندێک بربەست و زێدەڕۆیی هەیە پێشتر زۆربەی گەڕەک و شوێنەکانی قەزای ناوەندی سۆران ئەو بابەتی زێدەڕۆیی بربەست بۆ لە بەردەمی پرۆژەکان بۆیە لێژنەی تایبەتمەند هەوڵەدەن ئەو زێدەڕۆیانەی جا چ خانوو بێت چێ گەراجی هاوڵاتیان بە یا باخچە و دەرگاکە ئەوانەی بوونەتە بابەتی زێدەڕۆیی کاریان لەسەر بکرێ و لا ببرێن. ئەمە یەکێکە لەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی سۆران و لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێکرێ لە چوارچەوەی ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە لە سنووری قەزای ناوەندی سۆران جێبەجێکرێن. ڕاگەاندنی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش کە ئێمە گفتوگومان لەکرد لەگەڵ هەژار حەچیم لە ئێستادا بە گوژمەی زیاتر لە 3 ملیار و نیو چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە سنتەری قەزای ناوەندی سۆران لە جێبەجێکردندان لە چەند ڕۆژی داهاتووش بەردی بناغی کۆمەڵێک پرۆژەی گرنگی ستراتیژی لە قەزای ناوەندی سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران دادەندرێن.